هاوڕێیان و کاتتان باش لە هیوان باش بن لە هیوان باش ببورن کە کەمەک درەنگکەتین هەم سەعات دوو هەم ئێستا لە دەرەوەی ئیرادەی خۆمان بوو بەس من هاوڕێ ئەوەندە دەرێن ببورن بڕاو کە تاچی کورتفێعی بەداوای لێبردن کە بەڵام پشتشی زۆر نەفرماڵە لێرە هەموو کەس ڕۆژێ بەدایان جاروە دەرێ ڕەنگی لە کوردستان بە ساڵ خەڵک دوو جاروە نەرێ بە هەر حاڵ ئێستاندا قسە و باز دەکەین لەسەر کۆرمۆر و هاوکات بۆ یەکەم جارە مەسعود بارزانی وەسیەتی کردیە براکە وەسیەتی کردیە و هاوکات کۆمەڵێک کەیسی تریش باز دەکەین بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان ڕەوشەکە لای ئێمە هاوڕێیانەوە سەعات سێیە گلۆپش پێیە تاوان لە پازەی دوازدەوە لۆ تقریبەن 21 سەعات دوو دەفتە تاریک دادەی تاریک سەرما ڕەوشێکە کەس حەسوودی پێ نابات بەڵام هەر خۆشە لەبەر ئەوەی یاسا هەیە لەبەر ڕێزگرتن هەیە لەبەر ئەوەی خزمەت گوزاری هەیە گۆ بڕوا بکەن هاوڕێیان لێرە 170 لە سەزەریبەیە یانی شتە چیان نییە دەخلی ئەوەیە کەچی ئاواش دەژین لای ئێمەش ئەو هەموو نەفت و شتە هەیە غازە هەیە خەڵک سێ مانگە موچەی وەرنەگرتە ئەن بۆ زانیاریتان بۆ زانێتە موچە ئاوڕۆشی دووبارە ڕێباز حەملان خەپەجیان دەرێ وەڵا ئەمانەتە لای حکوومەت پەنجایەکەیت کە چەند درراوە ئەوە شەر ئەوەندە دەدرێتەوە خەپە تو بۆ خۆت بیە ملیاردێر ملیۆنێر نەک ملیاردێر سەدەی باس لەوە دەکەی خێر بێن هاوڕێیان ئێستا هەندە قسە و باز دەکەین هاوڕێیان دیوە ئەیوب بەگڕا ئەیوب سەعید لا درا بە ئیتفاقی نێوان ماڵی بارزان ماڵی تالەبانی و ماڵی کۆسڕە ڕەسوور و یەکێک لە شەرتەکانی ئەوەی بووە شاڵایی بووە کە بەشداری هەڵبژاردن ناکە ئەگەر ئەوەی لا نەدەن لیوە ئەیوبی لا نەدەن پاڤل وعدی پێداوەتی گەرمە انتخابات باش نییە لە بۆ ئێمە دوای انتخابات تەسیری ئەوە تر هەیە لەسەر ئەو ئەساسە لایەندایە بەڕاستی ینی ئەوە هۆکاری سەرچی داخوازی ماڵی کۆسرە ڕەسوورڵە کە داخوازیان لابردننی لیوە ئەیوب گڕەیە کە یەکێک لە مرۆڤە جوانەکانی هەولێرە ینی بەجددی مێژووی هەولێر بەششی لەگەڵ سەردار سەعید سۆفی و ئەیوب و باختی ئەرکاوانی و دەیان کوڕەهەژاری تر هەن هاوڕێیان بۆ زانیاری تر نمونەی قارەمانێتیان نواندیە کەس بەسییان ناکە بڕوان پێ بکە کەس باسییان ناکە ئەو دوسەیەکە بەو چالاکیی محافەزەی کرا بەو چالاکیی محافەزەی وا ناو دەنجیان دەکرد ئەگەنا لە هەر کەرت و تیپەی چەندین کەسی تێکۆشەر هەبوو بەداخەوە کەس باسی ئەو کوڕەهەژارانە ناکە هاوڕێیان خاڵش کەش هەرچیەکان ئەوڕۆ دووبارە لە 5 شوێن ئەوەیان کردیە خۆپشاندانیان کردیە دژی داوای دامەزراندنیان کردیە ئەو داوای موچەیان کردیە یەکێک گوتی زۆر خۆش بگوتی بارزانیەکان یەکێک لە پاسەوانەکانی مەنسوور بازانانی لا لە ناز ئی مەنسوور ینی تەوزیع کرایە هە کوڕی مەسعودی و حسەی بەشە چییە گوتی بە گۆڕی بارزانانی کە سەنتەعین ناکەویش دەرێ بە گۆڕی مەعەی هەرچین کە باوشی جەوهەراغەی بووە دەبی تەعینمان بکەن لە 5 شوێن ئەوڕۆ ئەوەیان کردی ئاگریان کردەوە سنووریان دانایە تاوان ئەو جوڵەی خرشی تەرچی قچە کەرشەکانی زەعیف کرد بەس ئەوڕۆ نیشانیان داوە کە هێزە چیکاریگەرن 250 کە زیاتر بوونە بە دەردی هاوڕێک وتی قادر ئەگەر هێزەکی ئۆپۆسیۆن هەبی ئەو جم و جۆڵە بچووکانە هەمووی دەکاتە خۆپیشاندانی سەرتاسەری ڕووخان خۆپیشاندان چەنە تو لە خۆپیشاندانەشی گچکەوە دەست پێ دەکەی گەورە دەبی تا ئەوە دەبی ینی شتەکە لە بارە خەڵک ناڕازی بوونەکەی لەبارە بەس بەداخەوە هێزێکی ئۆپۆزیسیۆنمان نییە کەمنەوە دەڵێم ئەوە نییەوەکە ئەو خەڵکە بم هەر بەخۆمان خەڵک فێر بووە لە ماڵدانیشتیەوە و سەقافەوە و دێ دار و بەردەکوتی بەس بەخۆی ئامادە هیچ قوربانی دانەگرنیە بۆیە ئەوە لەسەر کۆی دەنگە ئۆپۆزیسیۆنەکانیشە ئیشی مەشەر ئەوە نییە فشەکای بین بەس بۆ خۆمان دار و بەرد بکوتین
وەرە مەدان کوڕی بابم وەرە مەدان هاوڕێ خاڵش کەش مەسعود بە پارتی داوای کردە کۆبنەی سەرۆکاتی هەرێم ڕێک بخرێم بە هیوام کەس نەستن کۆبنەوەی حزبی لەگە پارتی بکە لە بە دوو سەبەب یەک با بڕۆن با قسەگە ئەتیبار لە بۆ سەرۆکاتی هەرێمی کاربەڕێکەردا بدرێخۆ سەرۆکاتی هەرێمیش مەفعولی لۆ ناچینە سەرۆکاتی هەرێم ئەو کە لۆ نێچیر ناچی ئەو هەنگاوی بنێ ئیشی چێ نێچیر یعنی بەجددی لۆ لە کۆبن لە سەرۆکاتی هەرێم ناچن ئەو کۆبنەوەی بکەن دوو بارزانی بڕواو کە لەگەر ئەوەی تەمەنی گەیشتە 80 ساڵ بەس تا ئێستا نەیتوانێ هەڵوێستەشی وەکو پیرێک وەکو مەرجەعێک بنوێنی برا ڕۆ لە گەرمای ئەو انتخاباتی تەواو بوو لە ئەوەی دهۆچێ یەک حزبی کوردی بانگ نەکرد بەس بزوتنەوەی ئیسلامی بانگ کرد ئەترم نازەم ئەوان نەچووبوونیان گرنگ هەموو ئەوانەی موچەیان بڕی بوو لە پێشەوە بوون هەموو ئەوانەی جوێنیان پێدەدە لە پێشەوە بوون و حزبە کوردیەکانیان بانگ نەکرد بوو هاوکات لەوێ لە بڕی ئەوەی پەیامی یەک ڕیزی کورت و حیزبەکان بدەن لەوێ هزمی توندی سەرەوەی کرد وتێ و سەردەم بەسەر چوو بتوانین انتخابات بکەینەوە برا عمرت 80 ساڵە لەسەر مەرجی وا وەسیەتت کردی ئێستا دێن باز دەکەین وەختی ئەو قسە هەلە قوبەلەقانە هەیە وەختی ئەو قسە هەلە قوبەلەقانە هەیە هاوڕێیان هاوکات دەمێ یەک شت بڵێم ئەوە دەسمە ژۆر ناو ئەوەکان داچ شەوکەت حەسکۆ و ئەحمەد حەسکۆی مردیە لەو ڕۆژانە ئێوی داچی حەقەکەی وتیان قەرەبارەخترین تازیە بۆ لە مەسیف لۆ لەبەر ئەوەی لە ئی شەوکەت حەسکۆی کە پاسەوانشی نێچیروان بارزانی بوو بواریان نەدە تازیەش دابنێ شەوکەت حەسکۆ بەربرسی هەم پاسەوانەکانی ڕەوان بارزانی بوو گرتیان کوشتیان تەرمیان داوە لە بۆیان نەبووی تازیە دابنێن وەکو سەردەمی باس بۆیە لە تازەی داچی خەڵک لە ڕقی ماڵی بارزانی لەنا ئەو مەسیفەی هەموو چتە تازیەکەی وتیان بەلێ شاو ڕۆیە خەڵک بەلێ شاو ڕۆیە ئەجا ئەوە شتە چوێ بێمە سەر وەسیەتنامەکەی مەسعود بارزانی هاوڕێیان ئەوەی ئەمن زانیتم لە گەرمەی انتخابات مەسعود بارزانی هەموو بەرەباوەکەی ئەوانەی کە لە چادەوروبەرینە خڕی کردینەوە من ئەوەی بزانم یعنی لە کوڕەکانی نێچیریش هەیەە نێچیر لەوێ بووە کوڕەکانی خۆی میێندە برایەکانی خۆی بانگ کردبی وتی ئەمە یعنی بەرەو کۆتایی دەڕۆم دەبی سڵح بکەن دەبی تەوزیعی ئەدواریان کردیە یعنی وەسیەتی دوای خۆی کردیە ئەوەش تەحەولە ها چکو مەسعود مەلا مستەفا وەختی خۆی کردی هەموو کوڕەکان کە ئیهمال کرد ئیتر ڕەنگی بێوێ تەجروبەی بابی دووبارە نەکاتەوە دوو ئەو شەڕی لە لالەزار ڕوودا دیار ئەو هەوڵ دەداتن لە نێوان نێچیر و مەسرۆر ڕوونەدا کە هەر ڕوودەدا لەبەر ئەوەی سڵتە و پارە زۆر لەوە گەورەترە حتى لە نێوان کوڕەکانی مەسعودیش ئەگەری هەیە بتەختەوە پارە ئەنگۆڕۆ تاریخی عەباسی و تاریخی عوسمانی و تاریخی هەموو مەغۆڵەکان وانە بخینەوە برا و خوشک و ئەوە نازانێت سڵتە و پارە سەرخۆش ئینسان دەکات باشترین نمونە ئەوە لاهور و پاڤلە هەمە و براکەیتی وەنێ هەمەی عاجی مەحموود و ئەوە بۆیە ینی نەکرد من لای نێچیر و مەسرۆر و برایەکانی ینی هەروایە بەسەر ئەو شتانە بەهەرحاڵ کۆی کردینەوە سڵح کرایە بەس بەڕاستی ئەمە ناتوانم بڵێم چ بووە چ نەبووە وردەکاریەکەی نازانم ناتوانم ینی ئەمە قسە دەکەم بە وجدانەوە قسە دەکەم ئەوەی بزانم ئەوەندەی تێبگەم نێچیر پلەشی باڵای درایتێ بۆیەش لە انتخابات هاتە پێش زۆر بە گەرم و گۆڕی یعنی قەت نێچیر چەندین ساڵە قەت چەندین خول نەک ساڵە ئەوەندە بە گەرم و گۆڕی نەهات مامی و نەوعەک لە سڵحی موعەقەت من دەتوانم بڵێم موعەقەتی لە بۆ داناینا تەجروبەی تاالبانی دیارە دووبارە نەکردەوە وەسیەتێک بکە کە لە نێوان خۆیان یەکگرتوو بنەوە قسانە هەیە نوعك لێرە تێستەمێنتی پێدەگوتری وەسیەتنامەکەیان ئیتر بەدەوە بە تێکستە من نازانم بەس گرنگ ئەو شتە ڕوویدایە و ڕوویدایە ئەو زانیارانە لای من هەیە و نێچیر بۆیە ئێستاگە سیرکەن نێچیر کوڕەکەی زۆر جم و جۆڵیان هەیە کوڕەکەش ئەوتە شێخ وەسانان بوو چێن دەبوو ینی جم و جۆڵی زۆر هەیە چەندە کوڕی قسەک متەدەللە بۆ زانیاری لەبەرەوەی کوڕی نەبیلەی کچی مەسعودە ها ئەوە شێ نەبیلە پێگەکی باشی هەیە لە ناو ماڵی بارزانی هاوڕێیان بینە سەر کۆرمۆر تا ئەن کۆرمۆر تا ئێستا 9 جارە لی درایە ئەوەی لە 22
چەکەکە کارتەکە بەردەوام نێدرێ بەردەوام حکوومەتی عێراق لە ژنەک دێ بەردەوام ئەو قیڕەنی هەیە هەرم مەسوولەکان دەبی بە توندی و ڕسوای دەکەین و ئیدانەی دەکەین و میدیای مەشغول دەکەن لە نزیکەی هی سفر هیچ بەدەست هیچ لەگۆڕێ نابێت ئەوەی ئەو جارە شوایە دەزانن بۆ لەبەر ئەوەی دەکاتن ئەو هێزانان کە نا حکوومەتی عێراق دەرەقەتیان دێن نە ئەو پارتیە کە لۆجیانی کورد و لۆجیانی دەنجی ئازادی خواست نایەچێتیش ناوێرن برێن ئێرانە ناوێرن برێن گروپە سەر بە لایەنەکانی داردەستی ئێران کە ئەوانە نە حکوومەتی عێراق دەرەقەتیان دێ نا پارتی دەوێری قسە بکە نەیەچێتیش دەوێری قسە بکە یعنی سێ گروپان کەتائیبی ئەوە ئیمام عەلی هەن کەتائیبی حزب الله و جەماعەتی قەیس خەسعەلی ئەو سێ گروپە نەتی کەس نازان لەبەرەوەی ئێران دادەستی ئێران و هەموو گومانەکانیش لەو سێ گروپەیە و ئەو ێمە بزانم یعنی ئێزانتی هاوڕێیان لە دووسێ سەرچاوە ئینسان خەبەری لۆ دێچکۆ مە ئالێک لەمان دەستگا هەواڵگریەکان خەڵەت دەکەن کە زانیاریان لەولا لە ئەولادی هەریەکێ دێ یعنی ئەمە سەرچاوای گوتی ئەنگدەبا سێ شەم لێ بدرێت تەزیری چار شەم کرایە یەکێتی ئاگادار بووە درەوەی دەکاتن ینی لەبەرەوەی بەرەی دش بە ئەمریکا و ئیسرائیل و پارتی و ئەوان هەرچەندە پارتی ها زۆر سازشی لە بۆ ئێران کردیەوە ئێران تەزویریشی لە بۆ پارتی و یەکێتیش کردیا بۆ دوێنێ برادرێک زانیارێکی گرنگی دامێ دێمەوە سەر ئەو خاڵە وتی قادر هەموو ئەوانەی لە 5,000 زیاتر دەنجیان هینە ئۆتۆماتیکی لە هەر 135 دەنجان لۆ زیاد بووە ئەوە ئێران داینایە اتفاقا وتی بۆیە زۆربەی ئەوانەی دەنجی زۆر یاینە ئێرانەوە ئەک لە تەزویری لۆ کردینە یعنی ئەوانەی 5,000 هینە ئیتر دوای ئەوە هەریەکێ لە 135 لۆ تەزویرکردنە پرۆگرامەکە وا دانرایە بۆیە پارتی تەزویرێکی زۆری لۆ کرایە چێتی کرایە و حزبی کەشوی کرایە ینی پرۆگرامەکە وا دانرایە لە هەموو حزبەکەن بەرحەڵ بێمەوە سەر ئەو سێ گروپە ئەوە چەندین جارە دیتەن ماوەیەک لەمەبەر 8 جار لە بندەسەڵاتی پارتیاندا پارتی هەر قیڕەقیڕەکەی دەو دەکرێت سێ چار ڕۆژ لەمەوبەر دووبارە درۆن هات چەند جارێک ینی نوێیەم جارە لە کۆرمۆر دەدرێ یەک نە حکوومەتی عێراق دەوێری ئیدانە لە ئیدانەی زیاتر بکە نە حکوومەتی پارتی و نانە ئیلا ئاخیری ئەوەن درۆنەکان هەڵدەدەن یعنی هەندێک دەڵێن درۆنە هەندێک دەرێن ساروغە یعنی بەجددی بەس زۆربەی گومانەکان لەوەیە کە ساروغە بە قووەت بووە لە مەخزنەکەیدایە کە زۆرترین ئەوەی بووە بڕیار وا بۆ دەڵێن سێ قلیلی بدە بەس لە یەکەم گەیشتنە قەنەعەت هەدەفەکەی پێکایە یعنی لە ئەمبارە هەرە گەورەکەیدایە و هەندێک تەفسیرێکێکێتی داوای کردیا بەشێک لە سیارەکان لەو منتیقەی نەمینێ ینی ئاگادار بووە و قسە لەسەرەوەی هەیەکێتی بەشێک لە من ئەوەی زۆر دەقیق نیم ناتوانم بڵێم هێزی کۆماندۆ دوێنێ لەو چوار دەوروبەرەوە ڕێنەدا کەس بکاتە ئەو منتیقەیە کۆماندۆ ینی نەوەک لە سەیتەرە و شتیاندانایە هاوڕیان ئەوە دەرەنجامی هەر ئەوە نییە ئەکو حەمەد و شیوان دەڵێ نەود غازەکە دەگرینەوە غاز بە بابی یەکێتی ناژیرێتەوە لەبەر ئەوەی غاز بەشەکە لە سامانی نیشتیمانی جیهانی ینی برم بەشەکە لە پرۆسی ئەوەی کە تەسیر لە بازار دەکە ئەوڕۆ غازی هەرێم لە تەک غازی رووسیا و لە تەک غازی وڵاتانی ئەوروپا گرنگە لە تەک غازی قەتەر بەشەکە لە بازاری جیهانی شتینە ملکی باوچی نییە یان بوێری ئاوا بڵێ ئەم کلیلەکەی دەگرمەوە بەس دەتوانی بەو نەوەی لێ بدە بەنمونە من بزانم ئێرانە هێزە میلیشیاکانە کردیتە بەڵام یەکێتی ئاگادار بوو ئەو پێی خۆش بە لەسەر دوسێ سەبەر یەک پارتی لەو ماوەی پەنجی خراپ بێشتی هەڵچنیە ینی پارتی باز لە یەک ڕێزی دەکات بەس لە پراکتیک هیچ جەوەکی لەوەیەکێتی نەهێشتەوە لەوەی بە ئاشکاڵێ من کاندیدمان دەبیەوە سەر کۆمار دوێنێ مەسرور پێرێ بازێکی دەگوتی کاندیدمان دەوێت لە زاری مەسروری جدا لە چاوزارەکانی کە هاوکات پارتی هەوڵ دەدا بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنی کارتی یەکێتی چییە یەکێتی پێگومان ئەو هەر ئەو شتانەی هەیە لەگە ئێران ئۆکەی دەکاتن ئەو یەکێک لە خاڵەکانە هاوکات ئەڵێن ئەو تەفسیرە منتقیەش هەیە کە پاڤل 300 ملیۆن دۆلاری لە ئیمارات لێگیرایە بەرنادرێ زۆر داوا دەکە داناغاز ئایدی ئیماراتە ئەوەش سەبەبەک لە سەبەبەکانە مزایقەی وڵاتی ئیماراتە فشارە ئەویش کارتی خۆی بەکاردێنی بەڵام بە کل لە حواڵ ئێران و
بە دووری مەزانە ڕوسیاش دەوری هەبی بە تایبەتی کە لەو دوو سێ ڕۆژەی هاوڕێیان ئەو تەتەوەرە زۆر گرنگ بووە. دوو جار فڕۆکەی ئیسرائیلی کە لە ئاسمانی عێراق بەدەست ئەمریکایە بە کەیف خۆی هاتیە سوورایە لە هەرێمی کوردستان، هەتا ئاجۆمەرانوانە شاتیە لە ئەنبار هاتی سوڕایتەوە بڕۆ متابعی ئیخبار بکەن، سیگناڵیان دایەوە بە ئێران. شەڕی ینی زەختەکەش لۆ چییە؟ لۆ ئەوەیە کە ئێران تەسلیمی ئەوەی وزەی ئەتۆمینی دەوڵەتی بی ئەو ڕێکەوتنەک بکاتن، مزایقی ئێرانە. ئێرانیش ئەو شتانە دەکات، ڕوسیا ئەو شتانە دەکەن. تجارەت پێکردنی نەوتی غازی هەرێمی کوردستان تەسیل لە بازار دەکات بە کەمی زۆری. ئێستا ئەو دوێنێ لی درا تەسیل دەکات لە سایر لە هەموو شتێک. غازی هەرێم بەشەکە لە غازی جیهانی، بۆیە پارتیچێتی ناتوانانی کلەکەی بگرتەوە گوتم ئەوە تەنسیق دەکات ئۆکەیەک دەکاتن. بەس ئەوەی ئەم بزانم ئەوەی بە منیان گوتی ئەچێتی ئەو هێزەی نییە درۆن هەڵ بدات. ئەوەی مەزموعەیەکی زۆر پێشکەوتی هەبوو، تورکیا هەرسێکی لێ شەهیدکردن لە ئەوەی زراعیەکە بوو. ئەگە بێتەوە بیرتان ڕۆژێک لە ناوی شارستکەکەم لە بیستەوە بەهەرحاڵ ئێرانیەکانن ئەو شتانەدەن، هەندێک زۆر بەش تەکیدەوە دەکەنەوە کە ساروغ بە گرنگ ساروغەیان ئەوەیە لە یەکەم هەدەف لە ئەمبارەکە درا تەقیتەوە و پەیامە سیاسی و گورزە ئابوووریەکەشی تێدایە. چکها دەخلی ساڵانەی ئەوە 3 ملیارد دۆلارە و خاڵش کەش بۆ برنەبیرم چوو ئەچێتی پێی خۆشە و پرۆژەی ڕووناچی کە 24 سەعاتە کە ئی مەسرور بازانی لە سەسارەکەی زۆر قسە هەیە، یعنی وەکو فەشەلشی مەسرورە وەکو کارتەکە لە بندەستیتی لەگەڵ ئەوەی ئەو زانیاریانەی هەیە. من تەمێتر برادێک بازی کرد وتی 133 لە دەخلی کارەبای 24 لە بۆ یەکێتی شەها 133 لە قازانجی کارەبای 24 لە بۆ یەکێتێ. بەڵام هیچکە لەو پارتیەوە پرۆژەکە لۆگۆکەی لە بۆ مەسرور دەگەڕێتەوە، بۆیە یەکێتیش ئەو فشارانەی خۆی کردیە لەسەر پارتی بەشەکە ئەنی شەڕی ساتە ئەن ئەو دوو حزبە هیچ قیەم و ئەخلاقیان نییە. هەر ئەوە دەبینن 3 مانگ معاشیان نەدا، هەر ئەوە دەبینن چۆن بەخۆیان دەژین، هەر هەمووشمان زیری نەوەتەکان باشمان لەبیرە هاوڕێیان دێتەوە بیرتان. پارتی لە هەولێرە چیلۆی شەکریگان لە سەروی 120 دیناری سویسری 1 چیلۆ شەکر خەڵک هەموو قەسبمان دەخوارد لەو پەڕی گرانی. ئەو گرانی کە لە زەنجی جیهانیەکەم باز دەکرا ئەو فترەی شەڕی ناوخۆلەوە پارتی لە مەسیفی ڕێنە دەدا نە ئارد نە شەکر نە هیچ بێ. لەولا بەعس کردبووی، لەولا قراری 1986 بوو ئابلۆقەی ئابووری بەعس و UN لەسەر عێراق و پارتیش لەولای خەڵکی هەولێر و سلێمانی ئاوا لێکرا بوو. یەکێتیش لە سویەکی ئابکەلەی قەومە کە هەڵات یعنی لەو نەکسەیە بوو چوو کارتەکە ئەوەکانی ئاوی دەربەندی خانی برد بڕواف کە دۆزەخ بوو لە هەولێر سویەکی ئاب. هەموو ئەمە لە بیرمانە، بووە ئەو دوو حزبە هیچ قیەم و ئەخلاقەکیان نییە. ئەوانە و من هیوادارم یعنی ئێمە خەڵکی ئۆپۆزیۆن ئێمە فۆکسەسەوەکەن کاچ خۆم بەو زستانەی هەندێک کارەبا لە خەڵک دەبڕندەیکەنە کارتەکی سیاسی ملیەکتر دەشتێن ئتیجاهی پارتی میدیای سێبەری لە دوێنێشەوە تعلیماتیاندایە چێتینە. ئەوە میدیای سێبەری بڕۆ سەیریشیان بکەن و یەکێتیش بدایە زۆر حەماسی نەبوو ئەو مەسلێ بڕۆ سەیری میدیای یەکێتی بکە کەناڵی هەشت بەنمونە ئەمس جەر دەکەم کرد 180 خەبەرەکانیان بەو ئاراستە بوو کوردستان بێکارەبا بوو، کەمترین خەبەریان لەسەر لێدانەکە بوو. بەڵام بەو بانی کە زەختەکە زۆر بوو شتەکەەوە بۆی تر قوباد و پاڤلات نەگەناالۆ لە ساعتی یەکەم ئیدانەتانە دەکرد. ینی بەڕاستیەوە هەموو سگناڵە تو ئێمە بەڵگەمان نییە بەزە تو پۆستلەکان یەکتری نزیک دەکەوی هەست پێ دەکەی یەکێتی ئەگەر ئەوە نەبی پێشی خۆشە ئەگەر بەخۆی نیێرانی برێم لەی دای بەس پێی خۆش بووە و ئۆکەی کردیە و زانیشتی کارتەژی فشاریش لەسەر پارتی لۆ لەبەر ئەوی پارتی دەیەوێت پەنجی پێڵ بچنی ئیتر وەکو ئەمە دۆشیوانی گوتنی غازەکەی لەبەردەستە بەس کۆد نییە بگرتەوە ئەوە بۆ نەوەی قوربانی شێ دەدا خەڵکی فەقیر و هەژار لەو زستانی بێ ئاو کارە بەیان دەکە لە هەموو ئەوانە زیاتر ببورن. ئەمن دەیان کەس ئەوانەی مۆریدیان هەیە کورە مەسرور بارزانی پاڤل و نازام چێوشی ئەوانەی بالا دەستن قیمەی بێخلاقیە لە کوێ بووە ئەو فەقیر و هەژارانەی نەک فەقیر و هەژار باوا بڵێن چکۆم وازە مۆلیدەی ئەهلیان هەیە ڕاست پێیان گوتینە بڕۆمارێ نەقەرە بویاچیان کردینەوە یعنی شتەچیان لێک
پارەشیان داینێ نا بەدیلەکیان و دانیانە کو دەکرێ ینی شتیوا لە چێ بووە ئەتو پرۆژەیەک دەینی لەگەڵ ئەوەی ئەو کارەبایە هەموو ماوادی حکوومەتە غازی ئەو خەڵکەیە تجارەتەکەی لۆ خۆتانە لە بۆ حکوومەتیش نییە لە بۆ پارتیویچێتە کەچی مەسەلەن ئەو هەزاران کەس مۆریدەی ئەهلی هەبووە ئێکاکە کو دەکرێت قەی ناکە چاکدانکرد ئیشی چ یەک لە نرخ قسەیە دووش کاکە ئەو مۆریدە ئەهلیانە ئێنابی قەرەبیان بکەنەوە ئێنابی بەدیلەکەبی ینی زۆر داوا دەکەن ناقییان نییە هەیە دەرێ دەیان کەس بێ ئیش بووە زەرەرەشی گەورەمان کردی کاکە ئیش حکوومەت ئەوەیە کەشتەشی دۆزەوە بەدیلەکەی ببینتەوە هیچی لۆ نەکردن بڕۆ تەواو هەر بەکەڵەگایی کاچخمە کووا دەکری ئەوە کەەوە قەشمەری خانەیە مەسرور بارزانەوێتی دەکەی هەموو کارەسەر حکوومەت دەبەی دەکێ پریڤات دەکێ مچ خۆت و کوڕەکەت و ئیلە ئاخیری لەگەیەکێتی ئەو پەڕی وەکوکو لە تەوتین هەندێکدایەکێتی و لە کارەبای 24 کاتژمێری دەڵێن 133دایە تا حکوومەتی معاشی ئەو خەڵکەش وەک پەنجایەکەیت کە سێڕۆی هەموو ئەوانش فینگە فینگ مەکەن کە دەنگتان بە پارتی وێشێتی داوە فینگە فینگ مەکەن ئاوە ڕەزیلتان دەکەن ئاوە سەر لە نوێ بەو زستانی بێکارە باو لەناو ئەو سەرمایی دەتانشێن هاوڕێیان من وازانم هیچ ترم نەما سوپاس بۆ ئەو کاتەی لەگە منتان بردەسەر من ئەو زانیارانم ئەوڕۆپەیە ڕەنگی سبەنێ زانیاری باشتر بەدەستکەوی بەڵام کولەن ئەوە باڵی میلیشیای هەشتن ئیتر ئەو بەرەی کە پێی دەگوترێ مقاومە یەکێتی پێدەچێت ئەگەر بەدەستشی نەبی بە دڵی بووە پێی خۆش بووە لە قازان زیتی زەختەکە بەڵام ئەوە ململانێش نێوان ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ڕۆژ ئاوا و لەگە ئێرانە ئێرانی و ڕوسیاشە کۆی ئەو پرۆسانەیە سوپاس بۆ ئەو کاتەی گەڵمتان بەردەسەر